محەممەدی ئەمین. ئەم چیرۆکە تەقوا و خۆپارێزی. خۆشت بێ هیچ بەشێکی نەڕژێتە سەر عەرزی. خۆشت بێ با نەڕژێ، خۆشت بێوەی بێ. عەبدوڵڵا ئەو سەوەتەیە بێنە بۆ ئێرە. واپڕن ئەوانش بەردەوە چەندە گەرمە. زووکەی دڵگەرمی کرد. کۆتایی ئەم حوتویە نیوەی خوورماکان ئەنێرین بۆ بازاڕی مەدینە بۆ فرۆشتن، باقیەکەشی ئەنێرین بۆ شارەکانی دەوروبەر. قازانجی بەرهەمی ئەم دار خوورمایانە ئەکاتە نزیکەی 1500 دەرهەم. 1500 دەرهەم؟ بەڵێ وایە. قازانجێکی زۆر باشە. ئەگەر پێت خۆش بێ توانی هەر ئەو جۆرەی کە چاودێری چنینی خوورماکان ئەەکەی چاودێری فرۆشەکەشیان بکەیت. من متمانێت تەواوم بە تۆ هەیە. ئەوە گەورەی تۆ ئەنوێنیت. باوکم زۆر باسی ئەمانەتداریەتی توێیە. من خۆم نۆکەری ئێوەم. باوکم حەزەکە منیش وەکو خۆی بمە بازرگانگی سەرکەوت و بۆیە منی بەتەنیا ناردووە بۆ ئەم سەفەرە. لە سەرکەوتووی باوکتدا گومانێک نییە. هیوادارم تۆش ڕۆژێک وەک باوکتت لێبێت، بازرگانێکی ناو بەدەرەوە و سەرکەوتوو. بەڵام من لە شامەوە نەهاتوو بووم بۆ ئێرە کە تەنیا چاودێری دارخورماکان بکەم، بەڵکو سەفەرەکەم ئامانجێکی گرنگتری تێدایە. تکایە پێم بڵێ ئەم ئامانجە گرنگە چییە کە تۆی هێناوە بۆ مەدینە؟ ئەبێ بەڵێم بدەی قسەیەک لە لای باوکمۆ تا بزانم خێر و مەسلحەتەکەی لە چی. ڕاستیەکەی ئەوەیە کە من بۆ تێگەیشتن لە بابەتێک هاتووم بۆ ئەم سەفەرە. تێگەیشتن لە چ شتێک؟ لە شام باسی کەسێک ئەکەن کە خۆی بە پەیغەمبەری خوددا داناوە. مەبەستت محەممەدە؟ ناوی نازانم، بەڵام ئەوە ئەزانم کە لە ئاینەکەیدا باسی یەکسانیە کات و قسە لەسەر مرۆڤ دۆستی و سۆز و محەبەتەکە. ئەو بانگەواز بۆ پەرستنی خوای تاقانە ئاکات. کەوایە تۆی ناسیت؟ من هاتوومەتە سەر ئاینی ئەو. بەبێ ئیزنی باوکم؟ من بە فەرمانی پەروەردگار ئیسلامم قبول کردو. هەڵبەتە ئەمە پەیوەندیەتی بە خۆتەوەیە. بەڵام تۆ ئەتوانی بۆ ناسینی ئەو یارمەتیم بدەی؟ هەر کارێکم لە دەست بێت کەم تەرخەمی ناکەم. ئەمەوێت چاوم پێ بکەوێت گوێ بیستی قسەکانی بم، من بەرە بۆ لای ئەو. دڵنیا بە ئێمە توانین بەیانی بڕۆین بۆ ماڵیان. ئەم کارە پێویستی بە هیچ ڕێ و ڕسمێکی تایبەت نییە؟ دەرگای ماڵەکەی ئەو بۆ هەموو کەس کراوەیە. ئێستا کە بڕیارە بەیانی بڕۆین بۆ دیداری محەممەد، وا باشترەکە دیاریکیشی بۆ بەرین. بڕای تۆ چی بۆ بەرین باشترە؟ ئەو چاوەڕوانی دیاری خەڵک نییە و هەر شتێکیشی هەبێت لە نێوان موسڵمانەکاندا دابەشی ئەکات. بەڵام خۆ ناکرێ بە دەستی بە تاڵیەوە. ئێستا کە پێداگریەکەی لە خوورماکانی ئەم دارانەی بۆ ئەبین. بیرۆکەیەکی زۆر جوانە. یەکێک لە وشترەکان باری خوورمای لێ بنن. نا ئەمە زۆرە، هەر پڕی سەلەیەکی چکۆلەی بۆ ئەبین، ئەو ئاوازیاتر خۆشحاڵ ئەبێت. زۆر کەمە، ئەترسم لێمان تووڕە بێت. ماڵەکەی لە کۆتایی ئەم کۆڵانەدایە. زۆرمان ماوە بگەین لە کۆتایی ئەو کۆڵانەدایە. لەم کۆڵانە کۆنەیە؟ ئەمە ماڵی پێغەمبەرە. دڵنیای کەمە ماڵەکەیە؟ باڵە ناتوین؟ بۆچی ئەم پرسیارە ئەکەیت؟ یانێ چی؟ ئەمە ئاخر پەیغەمبەری خوددا بۆ گشتە و گرەوە لە ماڵێکی ساکاردا ژیت؟ ئەویش بەبێ پارێزەر؟
ئەو ئەفەرمێت کە هەر وەک خەڵکانی دیکە وایە و بە چەشنی ئەوان ئەژیت و جیاوازیەکی نییە. من بڕوا ناکەم بە قسانە بێگومان ڕواڵەتی خانووەکە بۆ فریوی خەڵکە و لە ناوە خۆش و ڕازاوەیە وایە کاتێک کە بڕۆینە ژوورەیە هەموو شتێک ئەبینی دەیبا لە دەرگا بدەین. ڕاوەستن هاتم سڵاوت لێبێ ئەی برا. عەلەیکە سڵاو براکانم. ئەمە زەید کوڕی حارسە خاوەنی ئەو باغە خوڕمایەی کە من ئیشی لێ ئەەکەم هاتووە بۆ دیتنی ڕەسوڵی خوا. تاوێک ڕاوەستن پێیان ڕابگەێنم. عەلی کوڕی ئەبی تالب میوانیەتی. ئەوە تو چیت کرد؟ کوێلەیەکت لە ئامێزگرت و شانت ماچ کردەوە؟ من زووتر عەرزم کردبووی کە یەکێک لەوانەکانی ئاینی ئیسلام یەکسانی و برایەتی من ئەوەم بۆ قبول ناکرێت کە لەگەڵ کوێلەی خۆم یەکسار بم. ئەوە گاڵتە جاڕە. فەرموون ڕەسوڵی خوا چاوەڕێتانە. دابزانم تۆ دڵنیای کەمە ماڵی پێغەمبەرە بەڕاستی ئەمە هەر ئەو نێردراوەیە کە سەبارەت بۆ لە شاران قساکەن؟ یا ڕەسوڵی خوا زەید کوڕی حارس لە شامەوە هاتووە تا بەسەرکاری باغە خوڕماکاندا چاودێری بکات. زۆر تامەزرۆی دیداری ئێوەیە. ناوبانگی ئێوە لە شام بڵاو بووتەوە و لە هەموو گەڕک و کۆڵانەکانن باسی ئێواکەن. وتم ئێستا کاتوم بوو مەدینە دەرفەتێکی باشە کە بێم و لە نزیکەوە لەگەڵتانە ئاشرا بم. بەخێر هاتنت لێەکەم. هیوادارم سەفەرەکەت پڕ خێر و بەرەکەت پێ و بەرهەمێکی باش هەڵگری. ئەس قەزا بەرهەمی ئەم ساڵ زۆر چاک و باش بوو. ئەمەش تۆس قاڵێک لەو بەرهەمە کە بە دیاری بۆم هێناوی هەڵبەت ببوورە کە زۆر کەمم هێناوە. زۆر سپاست لێەکەم. زەید پرسیارێکی زۆری هەیە و من بە باشم زانی کە خۆتان وەڵامی پرسیارەکانی بدەنەوە. هەرچیەکت ئەوێ پرسیار بکە. کاتێ باوەڵین بار ناویەوەم بیست تا ئەو کاتێک کە پێم نانێ و شاری مەدینەوە هاتمە خزمەتان هەرچێکم بینی بوو بە پێچەوانەی دەسەڵاتدار و سەرکردەکانی شار و هۆزەکانی دیکە بوو. ژیانی ساکار و بێپاسەوان و هاونشینی لەگەڵ کوێلە و ژێردەستەکان ئەمە ئیدی چ چەشنە دین و من نێردراوی پەروەردگارێکم کە هەمووانی یەکسان خۆڵقاندووە و هیچ جیاوازیەک لە نێوان بنیادەمەکان نییە مەگەر لە کردەوەی خێر و ئیمانەکەیان کە بەو هۆیەوە پلەیان بەرزتر یا نزمتر ئەبێت. منیش وەک خەڵکانی دیکەوام لە گۆشت و پێست و خوێن وەک ئەوان ئەژیم و وەک ئەوانیش ئەمرم. ئەگەر پلە و پایەیەکیش هەبێت بە پێی ئاکار و تێفکرین و وتاری جوانە نەک لە ڕووی ڕەنگی پێست و زمان. باشترە کە تاقی بکەم ئەو تا ڕاستبوونی قسەکانیم بۆ ئاشکرا بێت. ئەگەر من بمەوێ ئاینی ئیسلام قبول کەم ئەبێستا چی بکەم؟ ئیمان بێنی بەخوای تاقانە و شایەتی بدەی کە محەممەد پێغەمبەری ئەوە وە لە ناخی دڵیشەوە بەو شتەی کە ئەیڵەیت بڕوات هەبێت. بەڵام پێش لە مسلمان بوونم مەرجێکم هەیە. وتت مەرجت هەیە؟ مەرجت چییە؟ بەو شێوەکە بینم کراسەکەت کۆنە بووە و لە چەند جێگاوە پینەکراوە. مەرجی من ئەوە یەکە؟ ئەم 12 دەرهەمە کە پێمە وەک دۆستایەتی لێم قبول بکەیت و بۆ خۆ جلێکی شیاوی پێ بکڕی. ئەو کاتێکە کراسە نوێیەکەت لەبەر کرد منیش ئیمان دێنم. مەرجەکەت قبوڵەکە. ئەمە چ مەرجەکە؟ کراسکڕینی پێغەمبەری خوا چ پەیوەندێکی بە مسلمان بوونی تۆ هەیە؟ ڕەنگە شتێکی تێدایە کە ئێمە هەگامان لەی نییە. دیارەکە من مەبەستێکی تایبەتم هەیە. تکایە هۆیەکەی بە ئێمەش بڵێ. کاتێک کارەکە کۆتایی پێهات نەهێنیەکەتان پێڵێم. عەلیگیان پارەکە بگرە بڕۆ بۆ بازار و کراسێک بکڕە. بەسەر چاوەی ڕسوڵ ئەگەر ئیزن بفەرمونون منیش لەگەڵی بڕۆم و بۆ هەڵبژاردنەوەی کراسەکە یارمەتی بدەم. کەوایە هەستە کە کات درەنگە. ئەگەر ئیزن بفەرمونون منیش لەگەڵی بڕۆم و بۆ هەڵبژاردنەوەی کراسەکە یارمەتی بدەم. کەوایە هەستە کە کات درەنگە.
لەسەر ئیزنی ڕەسوڵی خوا. خورمام هەیە خورمای جوان وەرە بۆ خورما جوانە وەکو هەنگوین شیرینە خورماکە. باشترە کە جوانترین کراسی بۆ بکڕین. خورمام هەیە خورمای جوان وەرە بۆ خورما جوانە. ئەو دوکانەکە لە خەراقی گۆڕەپانەکەیە وا بزانم جلوبەرگی باشی هەیە. تەواوی مەکە بگەڕێی کراسێکی ئەوە دەست ناکەوێت. قماشی ئەمەنی کە بە دەستی خەیاتی دمشقی دووراوە دەستی لێ دەچێت نەرمونیان و خۆشە. ئەمە بە چەندێکە؟ چۆن جەنابتی بە 9 دەرهەم پێت دەفرۆشم. کراسێکی گرانترم ئەوێ. ئەو کراسەوە لە سوچال واسراوە بە 11 دەرهەم دەیدەم. شتێکی زۆر سەیرە. کراسێکم ئەوێ کە نرخەکەی 12 دەرهەم بێت. ئەرێ دەزانم تۆ چیت دەوێ. ئەو کراسە نەقیمی دوکانەکەی منە. باەخەکەی زۆر زیاتر لە 12 دەرهەمە. بەڵام لەبەرەوەی کە تۆ زۆر پیاوێکی جوان و قۆزی ئەوە هەر بەو قیمەتە بە تۆ دەدەم. باشە هەرەما بەم بگرە و خێری لێ ببینی. فەرموو لە هەڵبژاردەکەی خۆت ڕەزامەندی. لەم کراسە باشتر لە بازاردا دەست ناکەوێت. لەویش باشتر هەیە. بەڵام دەبێت دڵت چاک بێت تا بیدۆزیەوە. با بڕۆین. باش بووم فێڵم ساز کرد تا بتوانم ناوزڕاوی بکەم. پێغەمبەرێک کە ئەنوێنێ ژیانی ساکاری هەیە بە نرختنی کراس لەبەر دەکات. بەڕاستی ئەم جلە زۆر جوانە هەر لە جلی بەهشتیەکانە چێت. دەستی پیا بێنە و چێژی لێ وەربگرە. بەڕاستی ئەم جلە زۆر جوانە بەڵام من کراسێکی سادە و ساکارترم پێ باشترە. چیڵی من ئەوم بۆ تو کڕیوە مەرجەکەمەت خۆ لە بیر نەچووە. لە بیرمە وتت کراسێکی نوێ لەبەر بکەم کە بە پارەی تۆ کڕابێ بەڵام نرخەکەیت دیاری نەکرد. وتت جلێکی شیاو بکەمە بەرم و ئەم کراسە شیاوی من نییە. ڕاست دەکەی بەڵام ئیتر بیان و مەهێننەوە. عەلی گیان ئەمە بدەوە بە فرۆشیارەکە و کراسێکی ساکارتر بکڕە. باڵێ ئەی ڕەسوڵی خوا دەینێرمەوەی زەید تۆش لەگەڵ من وەرە. لە بازار چاوەڕێ بن تا منیش بێم. پێم خۆشە جلێک کە ئەیکەمە برم خۆم هەڵی بژێرم. کراسی هەرزانتری نەبوو پارەکەی داینەوە. بە ڕەزامەندی خۆیەوە ئەو کارەی کرد. بەسەر هاتەکەم کە بۆ ژێراوە قبوڵی کرد. تۆ کە شارەزای بازاڕەکەی کراسێکی گونجاو لەکوێ دەست دەکەوێت؟ لەم بازارەدا ئەم شتێک کە ئەمانەوێ نایدۆزینەوە. ئەبێ بڕۆین بۆ بازارەکەی سەرەوە کە چەند کۆڵانێک لێرە دوورە. بۆچی ئەو کراسە باشەی قبول نەکرد؟ داخۆمەوە کارەکەی چی بوو بۆم کارە؟ خۆشکەکەم ببوورە شتێکت لێ قەوماوە؟ تۆ ناتوانی چارەسەری بکەی؟ بێڵێ لەوانەیە بتوانم کارێکت بۆ بکەم. چ پێداگرێکی بێکەلک ئەەکەی؟ ئەی محەممەد باشترە بڕۆین. یا رەسوڵ الله گیانم بە قوربانت بێ ببوورە کە تۆم نەناسی. بەمزانی وەک خەڵکی دیکەیت کە تەنیا پرسیار ئەکەن و لە پاشان تێدەپەڕێن. بڵێ بزانم چی قەوماوە. خاوەن ماڵەکەم 4 دەرهەمی پێدام شتی بۆ بکڕم بەڵام کاتێک گەیشتمە بازاری مەدینە زانی پارەکانم ون کردو. ئێستا ئەترسم بگەڕێمەوە بۆ ماڵ. پێم بڵێ کۆڵانەکانی دەوروبەر جوان گەڕاوی. چەند جار بە شوێنەکەمدا ڕۆیشتم و گەڕاومەتەوە بەڵام سکەکانم نەدۆزیوەتەوە. عەلی گیان توورەکەی سکەکان بدە بە من. ڕاوەستن ئەم سکانە بگرە ئەو شتانەی کەوتویانە بکڕە و بگەڕێەوە بۆ ماڵ. گیانم بە قوربانت بێ منت لەم بەڵاو گرفتە گەورەی ڕزگار کرد. پەروەردگار بەندەکانی خۆی لە ڕۆژی تنگانەدا تەنیا نایەڵێ. سپاست ئەەکەم با بڕۆم تا درەنگ نەبوو. ئەمە چ کارێک بوو کە کردت بەم هاسانیە پارەکانت دا بەو کەنیزە؟
ئەو درهەمانە هینی کێ بوو؟ ئەڵبەت من ئەوانم پێشکەشی تو کرد کەوایە خاوەنی ئەوان پێغەمبەری خوایە. جەنابیشی ویستی کە ئەمانە بدا بە هەژار و فەقیرێ. بە چیە دیارەکە ئەو ژنە درۆی نەکردبێ؟ هێوەربە ئەگەر درۆیشی کردبێ گوناحەکەی بۆ تۆ نانووسرێ. گرنگ ئەوەیە کە ئەبێ ئەوە بزانی ئێمە هەمومان لە ئاسی یەکتردا بەرپرسین، هەمومان. ئیدی بادرەنگ نەبێ، با بڕۆین بۆ بازاڕ و ئەو جلەی کە شایانی ئەم دنیایەمانە بکڕین. فەرمون با فەرموو با بڕۆین. تر بەرپرسین چ قسەیەکی سێرە. من لێرە دەستگێڕێکی باشە ناسم وا بزانم ئەبێت تۆزێک لە پێشترەوە بێت. وەرن کراسی باش وەرزەرمەیە لە باشترین خۆماش دووراون. سڵاوت لێبێ مامەی گیان، ماندوو نەبی. سڵاوی خوا لە تۆی محەممەدی ئەمین، هەزار سڵاو لە تۆی عەلی کوڕی ئەبوتالب ئەمرتان ببن چی بوو؟ ڕەسوڵی خوا ئەی هەوێ کراسێک بکڕێ. من پێم وتون کە گونجاوترین جلوبەرگت لەلایە. جەنابەت پیاوەتت کرد من هەرچی هەمەی پێغەمبەری خوای. لەگەڵ منیش وەک خەڵکی دیکە مامەڵە بکە و بە نرخی گونجاو پێم بفرۆشە. ئەمە ببینن هیوادارم کە پەسەندی بکەن. بزانم چۆنە؟ ئەوەی کە بەدەستی تۆوەیە چۆنە؟ بەدڵتە؟ نا ئەمە باش نییە، وا بزانم ئەوی کە باشترە. ئەمە چۆنە؟ ئەمەیان ڕەنگە کەشی باشە. جوانیش دووراوە. بای چەندەیە؟ زۆر هەرزانە، ئەگەر بۆ ئەوە 4 درهەمم پێ بدەن کارەکە تەواوە. بۆ من و خەڵکی دیکە جیاوازی دانەناوە؟ بڕوان پێ فەرموو من بۆ هەمووان هەراوە. ئێمە خۆ پارێز زیاترمان هەیە کە وایە جلێکی باشتر بکڕین. خۆت بەدەڵت بوو، ئێمەش قبوڵمان کرد. بەڵام فەرموون ئەم سکانە بگرن. یاخوا بە زیاد بێ. ئای ڕەحمی خواتان لێبێ، خێرێکم پێ بکەن، بۆ خاتری خوا خێرێکم پێ بکەن، جلێکی خۆتان دڕاویش بێ هەردەم هەوێ. هەر کەسێکە مندا پۆشێنێ خوای گەورە بە جلی بەهەشتی دای ئەپۆشێنێ. فەرموو مامەگیان ئەم کراسە بگرە و خۆتی پێداپۆشە. لەتوێکی گەورەت لە حەقمدا کردووە. ئەمە ئەرکی من بوو. ئەم دەنگە زۆر ناسیارە، پێم وابێ ئێوە دەناسم. ئێوە چێن؟ بەندەیەک لە بەندەکانی خوددا. خدا جەزای بەخێرت بداتەوە و لە بەهەشدا لەگەڵ محەممەدی ڕەسوڵ الله ئەو نەشینت بکە. ئەم کەسە خوای هێوەربە. وا باشترە کە بڕۆین هاوڕێیان. بەرەو ماڵەوە؟ نا، با بڕۆین بۆ بازاڕ و بە باقیسکەکان کراسێکی دیکە بکڕین. ئەی ڕەسوڵی خوا جەناب تو پێشکار هیل هاک بوون، تۆزێک لێرە پشوو بدەن، من خۆم دەچم بۆ بازاڕ و کراسەکە دەکڕم و خێرا دێمەوە بۆلاتەن. منیش لەگەڵت دێم. ئەگەر پێت خۆشە بێی کەوایە پەلە بکە. جلی بە نەرخ قبول ناکات، پارەکانی ئەدا بەداماوەکان و کراسەکەی ئەداتە هەژارێک پۆش دەکات. ئەمە چ چەشنە پیاوێکە؟ من ئەمیست تاقی بکەمەوە. ئێستا ئەو وانەی مرۆڤایەتیم بە من ئەدا، ئێمە بەرپرسی هەمووانین. قسەیەکی سیر بوو. ئەو کەسەی کە دەبێتە ڕێبەر و سەرۆکی خەڵک دەبێت پێش ئامۆژگاری خەڵک خۆی تاقی کاتەوە. با بڕۆین کە زۆر درەنگە. عەلی و زەید هاتنەوە. فەرمونون هەرە و کراسە و هەرە و ڕەنگە پیرۆستان بێت. سپاست دەکەم ئەی زەید. ئێستا بڕۆینەوە ماڵەوە تاکو و ڕێ و ڕسمی موسڵمان بوونت فێر بکەم. من مەرجەکەی تۆم بەجێهێنا. ئێستا نۆرەی تۆیە کە بەڵێنەکەت بەریتە سەر. ئەوە هەر ئەو ئافرەتە نییە کە سکەکانی ون کردبوو؟ بەڵێ خۆیەتی.
دیتان ئەوەی کەوتم ڕاست بوو ئەو هەمومانی فریودا ئافرەت ئەی بۆچی نەڕۆیشتیدەوە بۆ ماڵی خۆت نەکە هەموو قسەکانت درۆ بوون بهێڵە با قسەکانی ببیسین دوایی داوەری بکە چی خەوماوە زۆر درەنگ بۆ ئەترسم کە خاوەن ماڵەکە تەمێم بکە بڵێ بزانم ئێمە چیمان پێکرێت ماڵەکەمان پیشان بدە تا بێم و شەفاعەتت بکە بەڕاست ئەم کارم بۆ ئەکەیت بەڵێ تۆ لە پێشەوە بڕۆ و ڕێگاکەمان نیشان بدە ئەبێ لەم لە ئەوە بڕۆین باشە تۆ لە پێشەوە بڕۆ ئێمەش بە شوێن تا دین ئەمە ماڵە خاوەنەکەی منە ئەی خاوەن ماڵ سەلامون عەلەیکم دیتان وتم هەموو قسەکانی درۆیە ئێمە هێناوەتە بەر دەرگایکی قانوێکی چۆڵ ئەی خاوەن ماڵ سەلامون عەلەیکم ئەگەر تا بەیانیش لێرە ڕاوەستن کەس وەڵاممان ناداتەوە ئەبێ یا ڕەسوول الله سەلام عەلەیکم سڵاوت لێبێ ئەی پیاو سڵاو لە تۆ بێت سڵاوی خوا لە هاوڕێکانی پێغەمبەر ئەی پیاو بۆچی ئەوەندە درەنگ وڵامت داوە کاتێکە بۆ یەکەم جار دەنگی پێغەمبەرم بیست ئەوەندە دەرگەکەی گەرم و لەبەر دڵان بوو کە ویستم جارێکی تریش بیبیستمەوە هەتاکو ببێتە خێر و بەرەکەت بۆ ماڵی من ئێمە بۆ شەفاعەت هاتوین بۆ لای تۆ بۆ شەفاعەتی چێ هاتوون ئەی ئافرەت وەرە پێشترەوە ئەم ئافرەتە ئەندامی ئەم ماڵەیە وا دیارە درەنگ کەوتووە و ئەترسێ بگەڕێتەوە ماڵەکەی دوایی خۆی هۆی درەنگکردنەکەیت بۆ باسەکات لێی خۆش بە و سزای مەدە یا ڕەسوول الله ئێستا کە ئەو ژنە پەنای بۆ جەنابەت هێناوە بە ڕێزی هەنگاوە جوانەکانی تۆ من لە ڕێی خوایە ئەوە بەرەدەم خدا پشت و پەنات بێت ئەی ئافرەت تۆش بڕۆ و لە ئازادبوونت ڕازی و دڵخۆش سوند بە خوددا بە درێژی تەمەنم ڕۆژێکی ئاوەها خۆشم نەبوو لە ژیانمدا لە کەنیزی خۆت خۆش ئەبیت و ئازاد یەکەی خەڵک لە کردەوەی ڕێبەرەکەیان شت فێر دەبن ئەی زەید ئێستا کاتی ئەوەیە نهێنی مەرجەکەتمان پێ بڵێ ئەگەر ئیزن بدەن با و نەهێنیە لە نێوان خۆم و خوداکەم بمێنێتەوە ئاوا باشترە ئەی هاوڕێیان چ 12 درهەمێکی بەبەرەکەت بوو 2000 پۆشتە کردەوە و کۆیلەیەکی ئازاد کرد لە ڕێدەرچوویەکیژی ڕزگار کرد ئێستا لە خزمەتی ڕەسوول الله بە ئەو پەڕی ئەوین و ئیرادە و لەسەر ویستی خۆمەڵێم ئەشهد ئەن لا إله إلا الله ئەشهد ئەن محەممەدەن ڕەسوول الله